خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ ئەم شەو لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕاهەنتان پێشکەشەکەی وێڕای ئەو قەیرانانەی کە لەماوەی ڕابردوودا لە بەرنامە جیاجیەکان باسمان کردووە وێڕای ئەو قەیرانانەی کە خودی هاوڵاتی لە هەرێمی کوردستان هەستی پێکات یەکێکتر لەو قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە و ئەمریکەکان و هاوپەیمانانی نیگەران کردووە مەسەلەی بیرروڕای ئازادە لە هەرێمی کوردستان ئەگەرچی هەموو یاخود هەموو تەداخولکردنی وڵاتێک ئەمریکا و هاوپەیمانەکانی کۆمەڵێک پێوەریان هەیە کە یەکانگیرە لەگەڵ مەسەلەی دموکراسی ئەگەر ڕێژەیش بێ بەڵام ئەوان کاری لەسەرەکەن لە ئێستادا لە هەرێمی کوردستان کۆمەڵێک بابەت بە تایبەتی کڕۆکی مەسەلەی دموکراسی پاشەکشەی کردووە ئەوەی کە دوزار لەم یەک دوو ڕۆژە هۆشداریان لەبارەوە داواویش ئەوەیە کە مەسەلەی بیرروڕای ئازاد لە هەرێمی کوردستان لەژێر پرسیاری جددیدایە ئێمە لەو بارەیەوە قسە ئەەکەین ئەو مەترسی و پەیامە چی لەیەکەوێتەوە و بۆچی ئازادی ڕادەربڕین یان ڕاگەیاندن کاریگەری لەسەر بوارەکانی تر میوانەکانی ڕەهەند بە سوپاسەوە بەڕێز دکتۆرە بەسمە حەبیب مامۆستای زانکۆ سوپاس دەکەم ئەکی پۆست و پەرپرسیارەتی تری هەیە بەڵام لێرە وەکو مامۆستای زانکۆ سوپاس بۆ جەنابتان هەروەها لاولێرەوە بژار حەکیم جێگری سەرۆکی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەڕێزیشان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بێ کاک بژار جەنابیشت بەخێر بێ درەنگ کاک بژاریان خستە شاشەوتم بەخوا ڕەنگە نهات بە کاک بژارها کا کاروان دکتۆرە با وەکو کەسێکی نزیک لە مەدیاکارە و وەسەتی ئیعلامی تێڕوانینی بەڕێزت لەسەر مەسەلەی ئازادی بیرروڕا لە هەرێمی کوردستان لێستا لە ئاستێکدایە بۆچی وای کردو ئەمریکیەکان و پەیمانەکان لێمان نیگەران بن بەڵێ بە تەکیدی لەم دو سێ ساڵە ئەخیرە لە هەر کۆمەلگەی نێودەوڵەتی بەگشتی ئەگەر سەیری راپۆرتەکانی هیومەن رایتس بکەین راپۆرتەکانی ڕێکخراوە نێودەوڵەتەکانی کە بەداخەوە ئەبینین کە تەنانەت بڵێن دامەزراوە نیشتمانیەکانی عێراق خۆشی ئەبینین بەداخەوە کە ڕەوشی ئازادی ڕادەربڕین لە ئاستێکی باشە نییە ئەگەر بین بۆ تایبەتی تر طبعاً لە عێراق ئێمە بینیمان وەزعکە لە کاتی ئەو خۆپیشاندانی کە کرا کۆمەڵێکی زۆر ڕۆژنامەنووس ڕوبەڕووی توندتیژی بوونەوە ڕوبەڕووی کوشتن بوونەوە لە ماوەی 20 ساڵی کۆتایی نزیکەی 500 ڕۆژنامەنووس کوژراوە لە عێراق کە ئەمە ژمارەیەکی بەڕاستی زۆر زۆر ترسناکە ئەمە بەنسبەت عێراقیان عێراق ئێمە بە تەکیدی بەڵام ئەگەر بین بۆ هەرمی کوردستان بەداخەوە لەگەڵ بوونی دوو یاسای زۆر زۆر گرنگ یاسای ڕێکخستنی کاری ڕۆژنامەوانی کە ئەمە تاکو ئێستا عێراق لە عێراق بۆ نمونە ڕۆیخراوەکان خەبات ئەەکەن بۆ ئەوەی ئەم یاسایە دەرکەن لەلای ئێمەوە تقریبن لە 2010ەوە ئەم یاسایە هەیە دوای یاسایەکی زۆر زۆر گرنگ هەیە ئەوش یاسای بەدەستهێنانی مافی بەدەستهێنانی زانیاری کە ئەمە ئەم دوو یاسایە زۆر زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئەیبینین بەرامبەر بەوە هەندێک جار کە ئەمەیەکێکە لە ڕخنەکان کە ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بۆتەوە ئەوەیە بەکارهێنانی یاسایەکی کە بۆ سزادانی ڕۆژنامەنووسان یعنی بۆ نمونە احتیما دەکاتە سەر یاسای سزادانی عێراقی کە لە 1969 دەرکراوە لە دوایی بڵێن لە ڕژیمی بەعسا بەکاری هێناوە من چۆن احتیما دەکەمە سەر یاسایەک کە لە سایەی خۆمان نزانین حکوومەتی بەعس حکوومەتێکی دیکتاتۆر بووە لەبەر ئەوە بەداخەوە یان بەرامبەر بە ڕۆژنامەنووس لە باتی ئەوەی پشت ببەستێ بەو یاسایی کە دەری کردو کە تا ڕادەیەک تەبعاً کەم کورتی هیچ یاسایەک بەبێ کەم کورتی نییە کە تا ڕادەیەک یاسایەکی باشە ئەبینیم بەرامبەر بەوە ئەچێ یاسایەکی کە بەکارهێنێ بۆ هەندێ مەرامی تایبەت بەرامبەر هەندێ ڕۆژنامەنووس کە لەگەڵ کاری ڕۆژنامەنووسی ناگونجێ بۆ نمونە وەکوتم یاسای سزادانی عێراقی یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی کە ئەمانە ئەبینین کە بەداخەوە هەندێک جار بەکاری ئەهێنن بۆ ئەوەی ئەتوانین بڵێن چوارچێوەیەک بدۆزنەوە بۆ ئەوەی ئەو ڕۆژنامەنووسە سزا بن کە ئەمە یەکێکە لە ڕخنەکان لەم چەند ساڵ ڕخنەگرتنیان حتا بردوانتە بواری تیرۆری و تێگانی ئاسایشی نیشتیمانی بەڵێ کە هەندێکی هەندیانی حکمی ئیعدامی لەسرە یعنی هەندێ بابەت
يعني خصوصيانەتە بە تایبەتی لە یاسای سزادانی عێراقییان خصوصیانەتە ئەوەی کە ترسی لەسەر ئەمنی نیشتیمانی هەیە کە ئەمە هەندێکیان وەکو وتم سزاکەی ئەعدامە ئەبێ لێرە حکوومەتی هەرێم بەڕاستی زۆر گرنگە بە دوواداچوونێک بۆ هەندێک مەسائل بکات چونکە ئەمە کاکزانە ئەم راپۆرتانە لەوانەیە کاریگەریەکیان بەتەکیدی یعنی لە خۆیە کاریگەریەکی زۆر خراپی ئەبێ بۆ سەر ناوبانگی حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئێمە بینیمان ساڵانی پێشوو من بیرمێت یعنی چەندها ساڵ لە ڕێکخراوە ژنان ئیشەکەم 2009 کە هەندێ توندوتیژی بەرامبەر ژنان کرا یەکسەر هیومەن ڕایتس دیسانەوە لە راپۆرتەکەی خۆی باسی ئەوەی کرد کە هەرێمی کوردستان شوێنێکی ئارام نییە بۆ ژنان لەبەرەوەی توندوتیژیان بەرامبەر ئەکرێ ئەمە شتێکی زۆر خراپە بۆ بەناوبانگ هەرێمی کوردستان کە ئێمە وەکو ئەزانین ئەزمونێک کە چەندها ساڵە خەڵکەکە خەباتی بۆکەن شانازی پێەکەین یان هەندێک یاسای جوانمانەیە بۆ ئەبێ ئێمە لەبەر هەندێ مەسائلی ئەتوانە بڵێن بەداخەوە تەسکی حزبی بیرکردنەوەی جیاوازی ئایدۆلۆژی جیاوازی فکر من ئەم ئەزمونە جوانەی خۆمان تێک بەم و ناوبانگی حکوومەتی هەرێم ناشرین بکەم لە کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەکید کاریگەری شێبێ مەسەلە لەسەر قەراردان و لەسەرەوەی کە بە چاوێکی تر سەیری هەرێمی کوردستان کە نەوەکو دۆستێک لە زۆر ڕاستە بەڵێ زۆر ڕاست زۆر باشە دکتۆرە گفتوگوی زیاترەکەین کاک بژار سڵاو لێبێ من هەڵبەتە مەوێت بۆ دەست پێ بکەم ینی بەڕاستی سندیکا و ڕێکخراوەکان و بەشێکی زۆر ئەمانە بێ هەرێکە و پارێزەری یان داکۆچی کاری چین و توێژەکانی خۆیان بن بەڵام وێنەیەک دروست بووە کە سندیکاکان لە هەرێمی کوردستاندا زیاتر پاڵپشتی یان دەستێکیان لەگەڵ دەسەڵات تێکەڵاوە بۆیە چاوپۆشی ئەکەن لە هەندێک حاڵات ئەمە لە ناو سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانە هەبووە و بۆ گەیشتۆتە ئەوەی کە وێڕای ئەو هەموو هۆشداریە ناو خۆیانە ئێستا گەیشتۆتە ئەوەی کە ئەمریکا بێتە سەرخەت کە بڵێ ئێوە ئێستا لەگەڵ ئازادی ڕۆژنامەگەرینە بیرڕای ئازاد لە هەرێمی کوردستان زۆر بەرتەسکراوەتەوە بۆ کاک بژار سپاس کاکزانە سپاس بۆ ئەم تەوەرە و سپاس بۆ دکتۆراش و سپاس بۆ بینەرانی کورسان نیوزیش طبعاً کاکزانە مەسەلەی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان زۆر بەرنامە و لەژێر ناوشانی ئەم تاتڵە بەرنامەی زۆری لەسەر کراوە جەنابیشت لە ماوەی ڕابردوودا زۆر لەسەر ئەمە هەڵوەستەت کردووە دەستخۆشی لێ دەکەم ئەمن سەرەتا دەمێ بۆ زت پێ بکەم مەسەلەی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان پەیوەندی بە ینی سێ بنەمای هەیە سەرەتا پێویستی بە بیرکردنەوە هەیە دوای بیرکردنەوە بە خوێندنەوە دوای خوێندنەوە پێویستی بە ڕادەربڕین هەیە ئەمە دەبێت هەرسێکیان بەیەکەوە گرێ بدەین نەک بەسەری تەنیا ئازادی قسەکردن گۆکردن پەیفکردن بە تەنیا باز بکەین بێ ئەوە باس ینی خوێندنەوە بابەتی خوێنەوە بابەتی بیرکردنەوە فەرامۆش بکەین خۆ لە ئەسلی بابەتەکە ینی ئەم نمونێن بۆ هێناوەکە بڵێم ئەم سێ مەسەری خوێندنەوە و بیرکردنەوە و گفتوگۆکردن ڕادەربڕین هەرسێکیان بەیەکەوە لە هەرێمی کوردستان پەراوێز خراون ئەمە یەک خاڵی دووەم سەبارەت بەوە کە مەسەرەن تایتڵی سیجاکەتان کە ئەمریکا لە ئازادی بیرروڕا لە هەرێمی کوردستانی گەرانە هەر بابەتەکە ئەمریکانیە وەک وڵاتێک وڵاتانی ئەوروپاش لە مەسەرەی ئازادی بیرروڕا لە هەرێمی کوردستان نیگەران و تێبینی خۆیان هەیە من دەمەوە بکەم کە ینی کاگزانە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان وەک سندیکایەکی پیشەیی و مختص بە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان کە بەپێی یاسای دامەزراندنی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و لە یاسای ژمارە 35 ساڵی 2007 و بەپێی ئەو پەیڕۆ پرۆگرامەی پەیڕۆی ناوخۆی کە هەیەی مەسئولیەتێکی ئەخلاقی گەورەی لەسەرشانە بۆ داکۆچیکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئەوەی کە جەنابەت پرسیارەکە دوا کرد کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئایا چی کردووە بۆ بتوانێت دیفاع بکە من لێتی ناشارمەوە کەم و کورتی و کەم و کوڕی و نیگەرانی لەناو ئێمە لەناو سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان وجودی هەیە ڕەنگە نەمانتوانێت بێ لەوەی باشتر کە هەیە کاری بۆ بکەین بەڵام ئەوە مانای ئەوە نییە کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بێدەنج بژار بێ بۆ دوو هۆکاریەکیان یەکەم ئێمە لیژنەیەکمان هەیە لە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پێ دەڵێن لیژنەی داکۆچی لە ڕۆژنامەنووسی ئازادی ڕۆژنامەنووسی و مافی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان ئەم لیژنەیە ساڵانە دوو راپۆرت بڵاو دەکاتەوە لە 6 مانگی یەکەمی ساڵ و لە 6 مانگی دووەمی ساڵ وەک جەنابتان ئاگادارن ئێمە لە چەند ڕۆژێکی ڕابردوو راپۆرتی تەواوی پێشێلکاریەکانمان لە هەرێمی کوردستان دژ بە ڕۆژنامەنووسان لە
هەرێمی کوردستان بڵاو کردەوە. ئەمە دەرخەی ئەوەیە کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بۆ بەرپرسارەتە ئەخلاقی و پیشەیە کە لە سەرشانیەتی دەستنیشانی ئەو حاڵەتانە دەکا ئەو پێشێلکاریانە دەکا کە لە هەرێمی کوردستان دژ بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانە جامەدرێت کەوابێ ئێمە کە راپۆرتمانەیە کەواتە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان قسەی خۆیەکە دەبێت بابەتی قسەکە ئەوە بێ ئایا ئەم راپۆرتانی کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان دەریەکە کە بۆ هەموو شوێنێک و بۆ هەم قوسوڵخانەکان وانە ئەچێ ئایا تا چەند هەڵوەستێ لەسەر دەکرێت بۆ ئەوەی کە ئەم حاڵەتانە ئەم پێشێلکاریانە کە لە هەرێمی کوردستان ڕوودەدەن کەم بکرێتەوە. ینی ئەرچی ئێمە وەکو سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان دەستنیشانکردن و بەگەڕخستن و بڵاوکردنەوەیەتی جیهەتی بەرامبەرمانەکە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگا ئەمنیەکان پێویستە لە سەریان بەپێی ئەم راپۆرتانی ئێمە و ئەو راپۆرتانی کە لە شوێن دیکەشەوە دەرەچن دەبێ هەڵوەسێ لەسەر بکەن کار لەسەر بکەن بۆ ئەوەی فەزای بابەتی ئازادی فەزای کاری ڕۆژنامەنووسی فەزای خوێندنەوە فەزای نووسین ینی ئەمە هەر پەیوەند نییە بە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانمە بۆ هونەرمەندی شاروایە بۆ هونەرمەندانی ژوایە بۆ نووسەرانی ژوایە بۆ وەرزشوانەوە یان بابەتی مەسەلەی ئازادی ڕادەبرین لە هەرێمی کوردستان پەیوەندی بە تاچی خەڵکی کوردستانەوە هەیە بابەتێکی زۆر گشتیە ئەمە بابەتێکی تایبەت نییە بەڵام ئەو جوزئەیە کە پەیوەندی بە فەزای ئازادی ڕبیرکردنەوە کە بۆ فەزای ئیعلام دەیخولقێنەیە پەیوەندی بە سندیکا ڕۆژنامەنووسانەوە هەیە بۆیە هەر ئەم راپۆرتانی ئێمە کە بڵاوی دەکەینەوە ئاماژە بۆ دەدەین کە پێشێلکاری لە هەر شوێنی هەرێمی کوردستان لە هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان بەرامبەر هەر ڕۆژنامەنووسێک بکرێ کەواتە ئەمە حاڵەتی ئەوەیە دەرخی ئەوەیە کە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان ئاگادارە لەوەی وەقسە دەکا کە پێشێلکاری فعلا پێشێلکاری جددی هەن و بە تایبەتی ئەم پێشێلکارانی کە لە راپۆرتەکانی ئێمەدا بڵاو بووە کە ئێمە پۆلینیانەکە نەگە دواتر دەفەت پێ بڵێم جۆری پێشێلکاریەکانیش چین ئەمە وەکو جزئێکی بچوو کە تایبەتە بەکاری ڕۆژنامەوانی بەڵام ئەسلی بابەتەکە تایتڵی بەرنامەکەت عنوانی بەرنامەکەت ئەوەندە فراوان و گەورەترە پەیوەندی ئازادی ڕابردن پەیوەندی بە هەموو کەسێکەوە هەیە هەموو کەسێک ئەبێ لە مەسەلەی ئازادی ڕابردکردنەوە و گفتوگۆکردن و بیرکردنەوە قسەکردن ئەم ئازادی هەبێ وەکو ئینسان بتوانین ممارەسەی بکە بۆ ئەوەی بتوانین هەمووان بەیەکەوە ژینگەیەکی دروستی دیموکراسیانەی ئاشتیانەی ینی ئازادانە و ئازایانە ئێمە هەموو چین و توێژەکان لە هەرێمی کوردستان بۆ قسە بکەن ینی بە مەسەلەی بابەتی پێشێلکردنی ئازادیش لە هەرێمی کوردستان ینی ئەمە با پێ بڵم ئەگەر ئێمە وەکو جزئیەک لە عێراق وەربگرین ڕەنگە هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر باشی ژیانی بە حەقیقەت ئینسان بە ئینساف و قسە بکە لە عێراقدا موقعەکەی باشتر بێ بۆ ئەوەی کە مەسەلەی لە عێراق بە پێ و ئامارانی کە لە بەردەستن مەسەلەی کوشتن و ڕفاندن و ئەوانە حاڵەتێکی یەکجا زۆرە من پێ دەڵێم لە هەرێمی کوردستان ئەگەر لە راپۆرتەکەی کە بڵاوی شما کرد و ئاماژەمان بووە کرد ئێمە وەکو سەردیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بوونی یەک حاڵەتی پێشێلکاریش بەرامبەر هەر ڕۆژنامەنووس و میدیاکارێک بە ژمارەیەکی گەورەی دەزانین هەر یەک پێشێلکاریش بکرێ بەڵام لەگەڵ هەموو ئەوانشدا ینی ئێمە ینی بزانین چۆنە ینی حاڵەتەکەی ئەبێ ئێمە مەسەرەن ڕۆژنامەنووس لەگەڵ دەستگا ئەمنیەکان ینی هەردوو لا نابێ بە چاوی دوژمنکارانە سەر یەکتر بکان ینی ئەم فەزایە لە چیوە دروستە بێ جزئێکی بچووکی کاتێک کە ڕێگری لە ڕۆژنامەنووسێک دەکرێت بۆەوەی کارەکەی خۆی بەباشی بکە ینی یا هەندێک جارە هەندێک حاڵەتی سێر دروست دەبێ مەسەلەی کە کاتێک بە نمونە خۆ پێشاندان نەکرێ لە دەستگا ئەمنیەکانی ئێمە ینی وا ڕاهاتوون کە نەتوانن وەکو پێویست بەپێی ئەو بیانی جیاکاری بکەن جیاوازی بکەن لە نێوان خۆپێشاندارە کاری خۆپێشاندەرێک و کاری ڕۆژنامەنووسێک ئەمانەشتی ینی لە قسەکردن کاکژار ئێوە کە راپۆرتەکانی ئازادی و حاڵەتوردانەوە دروستە بێ ئەکید ئەوان ئەوڕۆ ئەوە نییە بەس لە راپۆرتەکانی ئێوە یان لە راپۆرتەکانی وەڵام دەرەوەی حکوومەتی هەرێم بۆ راپۆرتە نێودەوڵەتیەکان ئەوان زانیاری کۆکەنەوەوان خۆت ئەبینی مەسەلەن هەر نوێنەرایان قوسوڵخانەی ئەمریکا لە هەولێر ناوە ڕۆژنامەنووسی جیازیا ئەبینێ ڕاستە خۆ لەگەڵیان کۆ ئەبێتەوە زانیاریان لێوەرەگرێ پرسیاریان لەیەکە خۆی ئاگاداری ڕەوشەکەیە یعنی ئێوە توانیتانە حەقی تەواوەتی بدەنە ئەو پێشێلکاریانی کە لە هەرێمی کوردستان هەیە یان بەدیوێشی تردا و پرسیارە بکەین کە بڵێن کاک بژار بۆچی گەیشتۆتە ئەوەی ئەمریکا تایتڵە سەرچەکەیان ئەم ئەمریکا ناوە گەورەکەیە هاوپەیمانەکان لەگەڵیا یعنی بۆ گەیشتە ئەوەی کە بزات لەسەر مەسەلەی ئازادی ڕادر بڕین بڵێن لەژێر مەترسیدا بە دڵمان نییە لی نیگەرانین خۆوان هیچ هەدەفێکیان هەیە لەو قسەیە کاکزانە راپۆرتەکانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە بڵاو کرێتەوە بێگومان ئێمە خۆمان
بەتایبەت بۆ هەموو نوێرایەتی هەموو قوسڵخانەکانی دەنێرین بۆ حکوومەتی دەنێرین بۆ دەستی مافی مرۆڤ دەنێرین بۆ دەستگا ئەمنیەکانی دەنێرین بۆ ئاسایش و پۆلیس بۆ هەمومان دەنێرین بەڵام ینی ئەوەی کە جەنابەت دەڵێ ڕاستە ینی کۆنسڵخانەکان بەگشتی یان ڕێکخراوەی دەوڵەتەکان هەر تەرکیز ناکەن سەر ئەو راپۆرتانی کە لەلایەن سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان یا هەر ڕێکخراوێکی دیکە دەرەچێ ئەوان ڕاستە و خۆ کۆنتاکیان لەگەڵ ڕۆژنامەنووسان هەیە کۆنتاکیان لەگەڵ تەنها لەگەڵ کاسبکارانیش هەیە ینی پەیوەندی مەسەری ئازادی ڕادەربین هەر پەیوەندی بەکاری ڕۆژنامەنووسیەوە نییە لەسەر پەیوەندی بە ناناوەچی شێوەیە پەیوەندی بە میوەفرۆشێکی شێوە هەیە ینی پرۆسەکە پرۆسیەکی گشتیە من لەگەڵتم ئەوان بێگومان جگە لە راپۆرتەکان کە بڵاو دەکەنەوە کەناڵی دیکەشیان هەیە بە تایبەتی و کەناڵە ڕاستەوخۆیانەی ئەو کۆنتاکە ڕاستەوخۆیانەی کە خۆیان لەگەڵ ڕۆژنامەنووسان و ئەدیبان و هونەرمەندان وانە هەیەیان و حقیقەتش خۆ ئەوان لەناو خەڵکەکان باشتر ینی تێدەگەم بەڵام کاک زانە من ویستم شتێک دووروژان زۆرم پێخۆش بوو وتت ئەوەی کە ئایا لە راپۆرتەکەی سەندیکا ڕۆژنامەنووسان هەموو شتێک ئێوە توانتوانە ئەو حەقی پێ بدەن طبعا ئەمە راپۆرتی ئێمە وەکو سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان وەک ئەو لیژنەیە کە کار لێسەر دەکا ڕەنگە من بۆ خۆم وەکو جێگری نەقیب ڕۆژنامەنووسانی کوردستان تێبینیم هەمیشە تێبینیم هەبووە لەسەر ئەدای کارکردنی لیژنەکە بەڵام سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان کاگزانە ئەندامە لە فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی نێودوڵەتی کە بارەی ئۆفیس سەرچەکەی لە برۆکسلە ئێمە ساڵانە کۆبنەوەمان هەیە لەسەر بابەتەکان لەسەر راپۆرتەکان و سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان پێشی سەندیکا ڕۆژنامەنووسانی عێراقیش ئەندامە لە IFJ مەبەستم لە قسەی ئەوەیە کە ئەوان زۆر بەوردی بەر لە قوسڵخانەکان بەهردەشتیش دیکە زۆر بەوردی متابعی راپۆرتی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان دەکەن لەبارەی پێشێلکاریەکان سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بەپێی کۆمەڵێک پێوەری نێودەوڵەتی ینی بۆ نووسین و ئامادەکردنی راپۆرت و زۆری پێشێلکاریەکان راپۆرت ئامادە دەکا بۆ نمونە حاڵەتێک لای ئێمە پێشێلکاریە تۆماری یەکەین ڕەنگە هەندێک حاڵەت ڕوو بدەن پێشێلکاری نەبی ئێمە تۆماری ناکەین بەڵام ئەمە بۆ ڕێکخراوێکی دیکە ئاسانە هەموو شتێک لای ئەوان پێشێلکاریە من ئەوەی کە پەیوەندی بە سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستانەوە هەیە کۆمەڵێک بابەت هەیە ینی ئەمە بووەکو سەرتاش گوتم کۆمەڵێک بابەتی ئەخلاقی هەیە و سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان ناچارەکە کە بەپێی ئەم پێوەرانە و ئێمە بەپێی ئەم کەیسانە دەجوڵینەوە ئەم کەیسانە تۆمار دەکەین کە کەیسی حەقیقی و ڕۆژنامەوانین بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە خوگوتیشم هەر راپۆرتێکی ئێمە کە بڵاوی بێتەوە نیشانەی ئەوەیە کە مەسەلەی ئازادی ڕادەربڕین یان پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسانی کوردستان لە هەرێمی کوردستان کێشە و گرفتی زۆری هەیە بەڵێ ئەگەر ڕێمەولات کاک بژار دکتۆرە مەسەلەن نانەوایەک لە ماوەی ڕابردوودا قسەی کرد ئازاری ناخ زۆر جار قسەت پێ دەکەوە نیە هاتە سەرجاد و گیرە مەسەلەن دوێنێ چالاکوانێک دەستگیر کرا مەسەلەن کۆمەڵێک ڕۆژنامەنووس ئێستا بەڕاستی وای لێ هاتووە تۆ ئاگاداری کەلیمە بە کەلیمەکانی خۆت بیت لەبەرەوە نادەترسی لەبەرەوە دەتهاڵێن لە قەزیەکی قانونی و کۆی جەنابەت باس کرد بە یاسای کۆنی بەعز کە لێی دەرناچی مەسەلەن ئەمەوە کردو ئەمریکای هێناوەتە سەرخەت یان هاوپەیمانانی هێناوەتە سەرخەت بەڕێزت کە لەگەڵ هەم لە وەسەتێکی گشتگیری عراقی شەکەی و هەم کۆنتاکتت هەیە لەگەڵ ئەوانە ئەم مەترسی باسکردنە زیانەکەی چییە بۆ هەرێمی کوردستان و دەستگیرکردنی هەر کەسێک لە مەسەلەی لەسەر مەسەلەی بیرۆڕای ئازاد چ سوودێکی بۆ دەسەڵات هەیە جایەکێتی بگیان پارتی بیت بەتەکیدی کاکزانانی ئێمە ئێستا لە زەمەنی ئەولەمەین یعنی دنیا زۆر زۆر چوک بۆتەوە یعنی وەکو جاران نییە ینی دێ پێشێلکاری کە ئەکرێ لەوانەیە لە ماوەی چەند دقەیەک تۆ ئەتوانی کۆمەلگەی نێودەوڵەتی پێ ئاگادارکەیتەوە لەبەرەوە ئێستا ئەرکی سەرشانی حکوومەت ئەتوانە بڵێم قورسرە لە هەمان کاتیشدا خەڵکەکە هوشیارن لە مەسائلی بنەماکانی مافی مرۆڤ و زانیاریان هەیە ئێستا زانیاری زۆر زۆر ئاسانت دەسەکەی وەکو جاران نییە هەندێ زانیاری خەڵکەکە نەی بۆ نەیزانیوە هەندێ مافیە بۆ پێ نەزانیوە ئێستا خەڵکەکە زۆر زۆر وشیارترن ئەگەر بەراوردیان کەین بە چەند ساڵی پێشووتر لەبەر ئەوە تۆ ئەبێ حکوومەتی هەرێم زۆر زۆر بە وشیاری هەڵسوکەوت بکات لەگەڵ ئەم بابەتانیان تۆ یەکەم شت ناوبانگی حکوومەت ناشری نەکرێ ئەو ناشرینکردنە زیانێکی ئەبێ بەتەکیدی زیانێکی زۆر زۆری ئەبێ یانێکێک لەو زیانانە لەوانەیە ڕێکخراوەنی و دەوڵەتەکانی تر ڕازی نەبن بێنە هەرێمی کوردستان هەندێ پرۆژە و کار و چالاکیان هەیە ئەنجامی بدەن لەوانەیە خۆ دەزانی مەسائلی ئازادی بابەتێکی زۆر زۆر گرنگە یعنی بۆ نمونە لەوانەیە هەندێ پرۆژیان هەبێ کە پەیوەندی هەبێ بە مەسائلی ڕۆژنامەوانی کە هەیە ساڵانە هەر ئەو شتانە ئەو پرۆژانیان هەبوو لەوانەیە ئیتر زۆر بە حەزریەوە
کاری لەسەر بکەن. دوایی ناوبانگی حکوومەت بە شێوازێک دەرەکەوێت کە حکوومەتێکی ڕێز لە بنامەکانی دیموکراتی ناگریکە. ئەمە خۆی بۆ خۆی بەڕاستی بابەتێکی زۆر ترسناکە. یعنی حکوومەتی هەرێم ئەبێ زۆر بە وشیاری لەگەڵ ئەم بابەتە هەڵسوکەوت بکات، چونکە بابەتێکی وا ئاسان نییە. ئێمە جاران وەکو خەڵکەکە ئەو تەنهاشت کە شانازیمان پێکرد ئازادیەکە بوو. چەندها ساڵە خەڵکەکە خەباتی ئەویان کردبوو دژی بە ڕژیمی بەعس و ئەو هەموو قوربانیان ناوە بۆ ئەوەی ئازادیان دەستکەوت. یعنی زۆر مافیان پێشێل کراوە، قبوڵیان کردووە لەبەر ئەوەی کە وتێتی قەیناکە هیچ نەبێ ئازادی ئەوەم هەیە بەنسبەت هاوڵاتیەکی سادە. ئازادی ئەوم هەیە جنێوێک بەم قسەیەک بکەم، ناڕەزایی خۆم دەربڕم، ڕخنەیەک بگرم، بەڵام کە تۆی ئەمەشی لێوەرەگری کەواتە تۆ بە تایبەتی لە ناوخۆش دروشمی شۆڕشەکانی ژنان و ئازادی بووە. بالضبط کاتە تۆ جگە لەوەی کە لە ناوبانگی لە کۆمەلگەی نێودەوڵەتی ناوبانگت بە شێوازێک دەرەچێت کە تۆ دژ بە بنەماکانی دیموکراسی، بەڵام لە هەمان کاتیشا تۆ هاوڵاتیەکانی خۆت لەوانەیە بگەنە ئاسێکی تەوا وەزعەکەیان پێ قبول نەکرێت، کە ئەمەش حاڵەتێکی ناوخۆی ترسناکە کە ئەبێ حکوومەتی هەرێم وەکو وتم زۆر بە وشیاری هەڵسوکەوت لەگەڵ ئەم کەیسانە بکات. ئەگەرم دەنگە ناڕازیانە ئیتر ڕۆژنامەنووسێک بێ هاوڵاتیەکی سەرجا دەبێ مەسەلەن دەنگە ناڕازیانەکە دەستگیرەکرێن یان کپەکرێن یان ئێستا دیاردەیەکێت مەسەلەن لەمە ڕابردوو بەرنامەی لێرە بەرنامەی فایل و دیاردە لەسەرکە وام زانێ ڕادیۆیە بۆ ئەوە زۆر بووە. یعنی ئەکید ئەم بەرتەسکردنەوەی وای لێ هاتووە کە خەڵک زۆر بڵێ هەمومان ڕادیۆبوونی قەرزاری ئەو دیۆمە ڕۆیشتۆ لە ناو چۆتە ناو خەریکە چێت ناو فەرەنجی زمانی کوردی و باستی. یعنی ئەمە سوودێکی لێ ئەبینی مەسەلەن تۆ وەکو حکوومەت وەکو دەسەڵات دەنگێک لێرە بکە دەنگێک لێرە بێدەنگ کە مەسەلەن سوودێکی لێبینی دکتۆر. سوودەکەی لەوانەیە بۆ وەکو وتم من دایمەن بنەوەیەک لە پینەکردنەی بینم لەوانەیە سوودێکی کاتی بێ بۆ تۆ ئەتوانی دەنگی ئازاد بۆ ساڵێک 2 ساڵ بکەیتەوە، بەڵام ئایا بۆ مەودای دوور و درێژ بۆ 10 ساڵی کە ئایا ئەوە ئەکرێ بۆ 3-4 ساڵی کە ئەوە ئەکرێ حتمما وانێ وەکو وتم ئێستا ئێمە جیهان زۆر بچووک بۆتەوە وەکو جارانێ تەنانەت تۆ ئەگەر توانیت دەنگی هاوڵاتیەک بکەی بەڵام ئەو کەسە لە ماڵەوە ئینترنێتی هەیە ئەتوانێت زۆر بە ئاسانی پەیوەندی دروستکار لەگەڵ وڵاتانی دەوروبەر لەگەڵ کۆمەلگەی نێودەوڵەتیە. لەبەر ئەوە وەکو وتم یعنی ئەم شتە ئەگەر بشکرێ هیچ سوودێکی نییە، یعنی من نازانم هیچ لێ نابینم، هەر تەنها پینەکردنیە کە بۆی تۆ وەکو چۆن مناڵێک ئزعاج دەکا شتێکی شرینیەک ئەیە تێبێ ئەوە بیلەوە بکەی بە تەکیدی لەوانەیە و شرینیە زەرەری هەبێ بۆ مناڵەکە. لەبەرەوە تۆ بێ زۆر بە وشیاری وەکو وتم ئەم ئەزمونە جوانە کە هەیەی حکوومەتی هەرێم ئەبێ زۆر بیپارێزە و زۆر بە جوانی ئاگادار بێ ئەگینە بەداخەوە، یعنی ئەو تاقە شتێک کە هەمان بۆ ئەوش ئازادی دەربڕین بووە لە دەستمان بچێتتر کەواتە بەداخەوە، یعنی خەڵکەکە تووشی ناومێدی ئەبن کە تۆ ئەو شتەشت لە دەست بێ، یعنی شتێکی زۆر نەخۆش. بەڕێزت مەسەلەن لە 2 ڕۆژی ڕابردوو لە یەکێک لە بەرنامەکان لە میوانێکم پرسی وتم هەڵبژاردننی ئەمریکا و چین یان ئەمریکا هاوپەیمانەکانی لایەن وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە وتی جگەلەوەی ئەوە وەڵامی میوانەکەم بوو وتی جگەلەوەی مەساڵحی هاوبەشەیە بەرژۆندی هاوبەشەیە یەکێکی تر لەوانە سین زۆر گوێ نادا بە پێوەرەکانی دیموکراسی و مەسلەی ئازادی بیر و ڕاو مەسلەی مافی ژن و مەسلەی ڕاگەاندنێکی باش و ئازاد و ئەوانە ئەو پێوەرانەی لابردووە، بەڵام ئەمریکا هۆپەیمانەکانی گرنگی بۆ بابەتادەن ئەمەش بۆ وڵاتە دیکتاتۆریەکان بۆ گرفت بۆ مشکیلە خەریکنی هەرێمی کوردستانیش پێ ئەنێتە ناو ئەو گرفتە و بچێتە چوارچێوەی لانی کەم خەتی پرتەقاڵیەوە. بە تەکیدی کاکزانە من ئێستا باسی نمونەی 2009 کرد لە ساڵی 2009 کە تاوانەکانی دژ بە ژنان زۆر بوو، بڵێن راپۆرتی هیومەن ڕایتس باسی ئەوەی کرد کە کوردستان شوێنێکی ئارام نییە بۆ ژنان. یعنی خۆشبەختانە من یعنی بە شتێکی زۆر جوان ئەیبینیم کە حکوومەتی هەرێم ئەو کاتە یەکسەر استیجابەی هەبوو بۆ ئەو مەسەلە، یەکسەر مەسەن بەڕێوەبرایەتیەکانی بەڕێنگاربوونەوەی توندوتیژی دامەزران کە ئەمە کارێکی زۆر جوان بوو تا ڕادەیەک ئەتوانم بڵێمە تاکو ئێستا بەداخەوە توندوتیژی هەر بەردەوامە، بەڵام هیچ نەبێ حکوومەت هەڵوێستێکی هەبوو بەرامبەر بەو راپۆرتە. لەبەرەوە ئەم راپۆرتانە گرنگیان لەوەدایە کە تۆ ساڵانە
ئەو راپۆرتانە دەرەچێ بۆ نمونە چاوەڕێیە کەمزان تا چ ڕادەیەک ئەو حکوومەتەی کە ئەو مەسەن ئەو ڕخنالەی کە لێگراوە ئەو پێشێلکاریانی کە کردوێتی ئەوەستن چاوەڕێیە کەمزان تا چ ڕادەیەک ئەستیجابەی هەیە ئایا بەدواداچوونەوە ئەکا ئایا مەسەن ئەو کەسانەی کە گیراون ئازادیان ئەکا ئایا مەسەلەن کار بۆ ئەوە ئەکا کە بە شێوازێکی باشتر یان ئیلتیزامەکە بەو یاسایی کە هەیە بۆ ڕێخستنی کاری ڕۆژنامەوانی ئەگەر نەبوو لە راپۆرتەکەی دوای ئەوە بە شێوازێکی تونتر باسی ئەکا یان جەنابەت باسی ئاماژەت بە راپۆرتی هاوپەیمانی کرد با دو-سێ ساڵە ئەم راپۆرتانەیە وکوتم ئەم بابەتە تقریبا دو-سێ ساڵە ئەبێ عرض کراوە باس کراوە لە کۆمەڵگەی نێودەوڵەتی تۆ حسابی کە 3 ساڵ لەمەوە پێش ئەمە هەبووە کەواتە ئەمە بابەتێکی زۆر زۆر ترسناکە کە ئەگەر بەردەوام بێ لەوانەیە بگاتە ئەو ئاستەی کە جەنابەت ئێستا ئەوەی کە لەسەر ئاستی عراق بەڕێستان سەیرەکەی عراق یان حکوومەتی عراقی بەدەنگەوە هاتنیە بۆ ڕاپۆرتانیان ئەو لێ بۆتەوە ینی من خۆم وەکو کۆمیسیاری پێشوو لە کۆمیسیۆنی باڵای مافی مرۆڤی عێراقی ئەویش بەداخەوە ئەو لەبەر ئەو ئێمە ئەوەی کە ئەیبینین ئەوەی کە هەڵسوکەوت ئەکا لەگەڵ ڕۆژنامە نووسان لایەنی ئەمنیە یعنی جیهەتێک نییە بتوانین بڵێن بە شێوازێکی مەدەنی بە شێوازێکی التیزام بە مەسائلی مافی مرۆڤ هەڵسوکەوت بکە لەگەڵ ئەو کارانەی کە ئینسانێکی ڕۆژنامە نووس ئەیکا بەداخەوە ئەوەی کە معاملەی ڕۆژانەیە لەگەڵە ئەکا لایەنی ئەمنی جەنابەت دەزانی ینی ئەوان هەچ کەس ببینن کە مەسەلەن دەنگی بەرزە یا تەجاوزێکە کە لەوانەیە ڕیاکشنێکی توندتیژیان هەبێ بەرامبەری هەڵسوکەوتیان وەکو کات بژار ئێستا باسی کرد مەسلەی سەیری خۆپشاندەر وەکو ڕۆژنامە نووسێک وەکو یەک سەیریەکە سەیری ئەوە ناکەکەم چکە و لایەنی ئەمنیە معلوماتی نییە ئەو تەنانتە بێنی خەڵکێک هاتۆتە سەر جادە و قساکە لەبەرەوە ئەو لە لای گرنگ نییە نازانێن زانیاریشی لەوانەیە نەبێ لەبەر ئەوە ئەبێ جێهەتێک هەبێ تعامل لەگەڵ ڕۆژنامە نووس بکە بەداخەوە لە عێراقیش تا ئێستا ئەم کێشەیە ینی بەسیترنیشت لە عێراق تاکو ئێستا یاسانیە ینی ڕێکخراوەکان چەند ساڵە خەبات دەکەن بۆ ئەوە یاسایەکە بێ بۆ کاری ڕۆژنامەوانتە تاکو ئێستا سەر نەکەوتن لەوەی کە یاسایەکی وایان هەبێ زۆر باشە کاک بژار ئەگەر مەسەلەن تۆ وەکو چاوێکی ڕۆژنامە نووسانە سەیری ئەو دۆخە بکەیە سەیری ئەوە بکەیت کە وەکو بەڕێز دوتت مەسەلەی تایتڵی بیر و ڕای ئازاد بەرفراوانترە لە چالاگوانەکەی شەوی ڕابردووە بۆ نانەوایەکەی چەند ڕۆژی ڕابردوو بۆ هەر کەسێک کە لە سلێمانی بێ لاولێر بێ لە دۆک بێ لاڵە بجە بێ یان لە ئیدارە سەربەخۆکان بێ لە تاو ئازاری خۆی ژیانی خۆی مەسەلەن نیگەرانیەک دەرە بڕێ ئەمە تا چەند هەرێمی کوردستان و مەسەلەی دموکراسی لەناو ئەبە ئەدزیکە کاتەوە و لە ڕێد زۆن لەوەی کە بخرێتە ناو بازنەیەکی سوورەوە طبعا کاک زانە ئەوەکو سەرەتاژ ئەمەژەم پێکردیانی من دەبێت دوش ینی لێک جیا بکەینەوە بەڵێ پرسی ئازادی ڕادەربڕین جوزئێکە لە خاڵبەندەکانی مافی مرۆڤ ینی ئێمە باشتەکان تێکەڵ نەکەن ئەگەر باسی مافی مرۆڤەکەین ئەمە کۆمەڵ خاڵبەندی دیکەی هەیە و دکتۆر باشتری شەزانێ دەتوانین باش قسە دەکەین بەڵام ئێمە بە هەڵوەسەر سەر مەسەلەی ئازادی ڕادەربڕین بکەین باشترە لەبەر ئەوە ینی ئەویش پەیوەندی کە بە منەوە هەیە کە بە حکمی پۆستەکەم کە ئەویش پەیوەندی بە مەسەلەی ڕۆژنامە نووسانەوە منیش وتمە چاوێکی ڕۆژنامە نووسانەوە سیجەکە لە سیج بەڵێ اینجا من شتێکم گوتم لە مەسەلەی بەراورد بە هەرێمی کوردستان لەگەڵ عێراق وەکو ناوچەکە من نەمگوت بابەتی ئازادی ڕادەربڕین وتم لە کاری ڕۆژنامە نووسی ساسیجەکەم بینی وابوو ویسم ڕاستی کامەوە ئەمە یەک دوو بێرنەوەی بەڵێن پرسیارەکەت دەمەوە دەمێ شتێک بۆ دکتۆرە ڕاست بکەمەوە طبعا ئێمە یاسامان هەیە یاسای ژمارە 35 ساڵی 2007 تایبەتە بەکاری ڕۆژنامە نووسی لە هەرێمی کوردستان دکتۆرە ئاماژەبووی کرد کە لە کوردستان بە ینی زمانەکەی وابوو طبعا لە درسۆزیتی وتی بە مطلقی وتی بەکار نایە لە هەرێمی کوردستان نابەم جۆرە نییە دروستەکە ئەوەیە کە یاسای ژمارە 35 لە دادگاکانی هەرێمی کوردستان کاری پێدەکرێت و ڕۆژنامە نووس بەم یاسایە لە دادگا لەگەڵ ڕۆژنامە نووس مامەڵە دەکرێت لە کاتێکدا ئەوە مهمە لە کاتێکدا ئەم ڕۆژنامە نووسا کە کەیسەکەی لە دادگایە تایبەت بێ بەکاری ڕۆژنامە نووسی یعنی بە ئەم ئەوە جیاکەینەوە هەر ڕۆژنامە نووسێک کەیسەکەی لە دادگا تایبەت بوو بەکاری ڕۆژنامە نووسی پەیوەندی بەکاری ڕۆژنامە نووسی هەبوو بە یاسای ژمارە 35 مامەڵەی لەگەڵ دەکرێت
هەر بۆ نەوەکو بڵێن جێبەجێ ناکرێ سەبارەت بە ئەوەی دووەمیشە ینی پرسیارەکەی جەنابەت ینی مەسەرەی ئازادی ڕادەربڕین لە هەرمی کوردستان وەکو گوتم ئەمە شتێکی گشتیە پەیوەندی بە تاچی کۆمەڵگی کوردستانەوە هەیە و ڕەنگە ئەم کێشەیە لە هەموو جیهان یعنی هەر وڵاتە و بەپێی پێویستی خۆی بەپێی کێشەی خۆی بەپێی گرفتی خۆی ینی ئەم کێشەی هەبێتن وە نەبێ بەس ینی لە وڵاتانی ئەوروپا ئەم کێشەیە بە هیچ زۆرێک نەبێ و تەنانەت مەسەرەی ئازاد ڕادەربڕین و کاری ڕۆژنامەنووسی لە وڵاتانی ئەوروپی و لە ئەمریکاش کێشەی هەیە ئاستنجی هەیە بربەستی هەیە ڕۆژنامەنووس دووچاری گرفت دووچاری زیندانیان دەبێتەوە بە ئەمە حقیقەتە بڵێن ئێمە لە ساڵی 2022 لە کۆنگرەی 32مینی فدراسیۆنی ڕۆژنامەنووسانی جیهان کە لە مەسقەتی پایتەختی سەڵتەنەی عومان کرا لەوێ راپۆرتی گشتی فدراسیۆن خوێندرایەوە ئەو وڵاتانی کە ڕۆژنامەنووسی تێدا تووشی کێشە و گرفت و تەنانەت زیندانیش بووە یەک لە وڵاتانە ئەمریکا بوو کە ناوی لە لستەکە بوو یعنی ڕۆژنامەنووس لە زیندان بوو بە ئەمە ئەو حقیقەتەش بڵێم وەکو خۆی بە پێ راپۆرتی دووەری فدراسیۆن ڕۆژنامەنووسانی جیهان سەبارەت بە مەسەلەی ئازاد ڕادەبڕین ئەمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان طبعا هەم وا باشە هەم بۆ خۆی ینی ئەم کێشە و گرفتانی کە تاچێک ناڕازیە کە برایەکی من خوشکێکی من هاوپیشەیەکی من کە ڕۆژنامەنووسە کاسبکارێک پیشەوەرێک جوتیارێک ئەمانە کە لە پیشەکەی خۆیان گلەییان هەیە ناڕزاییان هەیە لە حکوومەت داوای کۆمەڵک شت دەکەن یان شتێک لە شتێک نیگەرانن لە بابەتێک نیگەرانن ئەم مامەڵەکردنەی دەستگا ئەمنی و گرتن و ئەمانە ئەم حاڵەتی ئەم جۆرە مامەڵەکردنە مامەڵەیەکی ڕەفزە مامەڵەیەکی دروست نییە ینی ئەمە وا دەکا کە لەسەر شتێکی زۆر بچووک حکوومەت هەرێمی کوردستان بخاتە ژێر پرسیاری زۆر گەورە ینی بەر لەوەی ئێمەمانانە قسانە بکەین حکوومەت هەرێمی کوردستان ڕاوێژکاری هەیە دەستگای ئەمنی هەیە خۆی حەقا ڕاهێنان یان جۆرێک سیمینار ڕێک بخاتم بۆ خۆیان لەناو خۆیان ئەم وردە کێشانەی کە لەسەری دەبێتە ماڵ هەندێک حاڵەت هەیە حاڵەتی بچووکن بەڵام کاردانەوەی گەورەی لێ دروستە بێ بۆچی حکوومەت هەرێم ینی خۆی دەخاتە ژێر ئەم بەرپرسیارێتە قورسە و پێویستی بە وەڵامکاری هەیە و ئەزمونەکەش ناشینەکە حەقوایە خۆیان فەزایەکی زۆر باشتر و ینی ڕاهێنانی باشتر بە کارمەندەکانی خۆیان بکەم بۆی کە کۆمەڵێک شتێ بە تەبیعی وەری بگیری ینی هیچ کەسێک ینی بە قسەیەک نە لەکەدارە بێ نەدەڕوخێنە ینی ئەم حاڵەتانە زانی هەر کاتێک ئەمە بۆ کاری ڕۆژنامەنووسیش تەواو دروسترا ینی لە چه حاڵەتدا لە هەرێمی کوردستان پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس زیاد دەکا لەم حاڵەتانەیە کە گرژی سیاسی لە هەرێمی کوردستان هەیە کە بۆ لەبەر ئەوەی ئەمن ماوەک پێشستە لە پلتفۆرمەکانی سوشال میدیا لە تویتەرەوانش ئاماژەم پێکرد وتم هەوێستا بڵێن ئێکس ینی ئاماژەم بۆ کرد کە میدیای ئێمە میدیاکاری ئێمە ینی سەتا ینی بە ڕێژەیەکی زۆر میدیای ئێمە میدیایەکی سیاسیە کاکە ینی ناتوانێت تەخەسوس بگری بە سەراحەتت با پێ بڵێم ئێمە هەمانە بۆرزشمان هەیە نام هونەرمان هەیە ئارت میدیای ئێمە بیرکردنەوەکەی ئاراستەکردنەکەی میدیایشی سیاسیە میدیای سیاسی لە کاتی ینی ناتوانێت لە کۆمەڵێک شت خۆی دەرباسکە و میدیاکاری ئێمە لە کاتی تەنگەشەی سیاسی کاتێک کە نێوانی حزبەکان بە تایبەتی نێوانی پارتی کوردی کوردستان و چێتشمانی کوردستان کە ئاڵۆزی گرشی لێ دروستە بێ یان لەناو حکوومەت گرژیەک دروستە بێ ڕاستەخۆک یەکەم کەس یەکەم چین و توێش یەکەم پیشەوەرکە کە کاری تێدا بکات ڕۆژنامەنووسان کاردانەوە لێستا دەبێت پێشەرکاریەکان زیاد دەکات بۆ لەبەرەوەی ڕۆژنامەنووس تیمە کاری هەواڵەکات لە تیمی مەیدانین ڕوبەڕووبوونەوەیان هەیە لە شەقام لەگەڵ هێز ئەمنیەکان لە تەنگەژەی سیاسی لە ناڕەحەتی سیاسی لە هەرێمی کوردستان ئەم گژیانە زیاد دەکات ئەمە پەیوەندی بەچی ئەوەی پەیوەندی بە مەسەلەی چۆنیەتی بیرکردنەوە هەیە ئێمە ئەبێ بزانین ینی لە سەرتاش ئاماژەم بۆوە کرد ئەبێ ئێمە جوێکی وا بڕەخسێن کەشوایەکی وا بڕەخسێن کە بڵێن ڕۆژنامەنووس یان تاچی ئێمە خەڵکی ئێمە فەردی کورد تاچی کورد بە هیچ جۆرێک لەگەڵ دەستگای ئەمنی ینی دژمنکارانی نین ئێمە هەمومان تاوکەری یەکتنی هەریەکە ئیشی خۆیەکە لەو راپۆرتانەی بەچاوی دژمنکارانی بیرەکەینەوە ئەم بەڵێ لەو راپۆرتانەی ئێوە لەو فترەی ئێوە کە بۆ ئەوەی ئێوە بڵێن مەسەلە نەگەر ڕێکخراوێکی بیانی یان ڕێکخراوێکی گژگیر و ڕۆژنامەوانی پرسیاری لێوە کرد تا چەند حکوومەتی هەرێمی کوردستان وەڵام دەرەوەی راپۆرتەکانتان بووە هاتبێت دابنی شێڕێک ئەو ڕێکارانەی کە بڕێزت لە ڕاگەیاندن ئاراستەیەکەی توێستە لە ڕێگە ئەو بەرنامەوە ڕاستە خۆ بە بەرپرسە باڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستانی بڵیت کە پێویستە بەو شێوەیە بێ مەسەلەن ئێمە بۆ نمونە تیمی بۆ نمونەوەی کە باست کرد با ئەم نمونەیە لەسەر کورسات نیوز تەطبیق بکەین ئەگەر گرژی لە نێوان یەکێتی و پارتی هەبێت بینێ مەسەلەن بۆچی پەیامنێرانی کورسات نیوز لە هەولێر مشکلیان بۆ دروستبیان
پامنێرانی کەناڵێکی پارتی لە سلێمانی کێشیان بۆ دروست بێ ینی ڕۆژنامە نووسەکە خۆگرژەکەی دروست نەکردووە یان خۆپشاندەرێک یان کارمەندێکی تەندروستی مامۆستایەک یان هەرچی و توێژێک لە ڕێگەی مایکێکەوە بۆ ئەبێ شەق بدرێت لە مسەوەڕێک لە پامنێرێک لە مەسەلەن کەلوپەلەکەی بشکێندرێ ئەمانە چەندین نمونەی دووبارەن ئێوە لەگەڵ حکوومەتی هەرێم لەسەر مێزێک لەسەر ئەوانە کۆبوونەتەوە یا حکوومەتی هەرێم بۆ دەرفەتی بۆ ئێوە ڕەخساندووە بەڵێ تاوان پرسیارێکی زۆر جوان و جددیشە من کە گوتم ساڵێن پرسیار دەدەمەوە بەڵام من ینی بۆ قسەکی جەنابەت بۆ پشتیوانی تامان کاتێک من دەڵێم کە گرژی سیاسی لە هەرێمی کوردستان بە تایبەتی نێوان حزبەکان ناخۆشە بێ کاریگەری ڕاستەوخۆ لەسەر ڕۆژنامەنووسان دەبێ گوتم لە بۆ ڕۆژنامەنووسان میدیای ئێمە میدیای سیاسیە ڕنگدانەوەی حزبەکەی خۆی لەسەر ئەم ڕۆژنامەنووسە گرفتی بۆ دروستە بێ ینی وەکو هین گوتم مەسلەی تۆڵەکردنەوە جینە هیچ پێویست ناکە ڕۆژنامەنووسێک بۆ نمونە تیمی کورسات لە هەولێر لەلایەن هێز ئەمنیەکانەوە ئەشکەنجە بدرێ لێ بدرێ یان تیمی کوردستان تیڤ لە سلێمانی هەمان حاڵەت ڕوبەڕوو ببێتەوە ئەمە پەیوەندی بە چیەوە پەیوەندی بە جۆر و عقلێتی بیرکردنەوە هەیە کە دەبێ ئەم جۆرە بیرکردنەوەیە لەلایەن هێزی ئەمنیەوە بگۆڕدرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووس ئەمە یەکەم سەبارەت بە پرسیاری جەنابەت طبعاً کاگە زانە هەر راپۆرتێک کە ئێمە بڵاوی یەکەینەوە ئێمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سۆرۆکاتی ئەنجومەنی وەزیران بۆ هەمووان دەنێرین بۆ بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت بۆ وەزیرەکان طبعاً بێگومان ئێمە لەگەڵیان دانیشتوین لەگەڵ وەزارەتی ناوخۆ هەم لە کاتی ئەمن ئێستا کە ئەو لە پۆستەکەم وەکو جێگرنیەقیب هەم لە پێشە منیش لە نێوان سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان وەزارەتی ناوخۆ دەستگاکانی ئاسایش بەڕێبەراتی ئاسایش لە هەولێر لە سلێمانی لە دهۆک بە بەردەوامی ئێمە کۆنتاکمان هەیە ئەدی ئەگەر ئەمدیانی بەردەوام ئێمە گفتوگۆ دەکەین دادەنیشین پێشەلکاری ڕوودەدا ئەیکە کاتێک کە پێشەلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسێک ڕوودەداتێن کە مەسەرەن دەستگیر دەکرێت کەلوپەلی دەشێنەوە سەندیکا ڕۆژنامەنووسان کوردستان تیمەکانی ئێمەن تەداخولات دەکەین لەگەڵ بۆ ئێمە بەسم ئەم جۆرە پەیوەندیە هەیە و بەردەوام ڕێنماییشمان پێداون و بەردەوام ئەم قسانەیەکە ئێستاکە من لێرە دەیکەم و ڕەنگە بە هەندێک تەفاسیلی زیاتریشەوە لەگەڵ دەستگا ئەمنیەکان باسمان کرد بێ بەڵام منیش دەڵێم ینی بەداخەوە ئەم حاڵەتانە بەردەوام ینی دووبارە دەبنەوە بۆیە من لە قسەکانیشم ئاماژەم بەوە کرد وتم ئەوە پێویستە تێگەیشتنیی باشتر لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ بۆ نەچێتە ژێر ئەم پرسیار و ئەم هینە ینی ڕوچێفە قورسانە کە کاریگەری بکاتە سەر سومعە و ناوی هەرێمی کوردستان زۆر باشە گەڕێم وڵات دکتۆرە مەسەلەن بەڕێزت باسی نمونەیەکی 2009 کردوتت لە دوای راپۆرتێک حکوومەت هاتووە بەڕێبەراتەکان تووتیژی داناوە ئەمە وەڵامدانەوەیکی کردارە شێوانە ئێستا نێردەیەکە یا نەک نێردە وەڵام دەرەوەیەکەیە کەسێکە پۆستێکی هەیە کە وەڵامی راپۆرتە نێودەوڵەتەکان ئەداتەوە ئەم وەڵامدانان تا ئێستاوی بینی بێتم زۆربەی وەڵامدانەوەکان تا ڕادێک بوو بە تەنزیش لە هاوڵاتیان هەرێمی کوردستان کە ئەڵێ وانە ڕاز ناکەن ئەمانە ئەم وەڵامدانان و چەند ئەرچی حکوومەتی هەرێمیان ئەزمموی هەرێمی کوردستان ناشیرنترەکە و قورسترەکە لە بریەوەی بەکردارێکی وەڵام دەچۆکەوەی کە لە کاک بژارم پرسیار کرد پێی لەسەر مێزێکی گفتوگۆدا بنیش بڵێ وەرە چی بکەین بە ئەو بابەتە ئەنی من گرژیەکێتی و پارتی دووسە بێ بۆ من شەق بخۆم بۆ پامنێرەکەم شەق بخۆنێ یان پامنێرەکەی کوردستان 24 لێرە شەق بخۆ باماشەوە یان هاوڵاتێک بڵێ وڵا کە لە هەولێر وتی بە نەزەریە ئامەرەوە وەلحاصل گفتوگۆ بکەین ئەم وەڵامدانەوە زارەکیانە چەند زیانی زیاتر دەگەێنن بەتەکیدی یعنی ئێمە وەکو جەنابەت ئاگداری عادەتەن سێ جۆر راپۆرت هەیە راپۆرتی ڕێکخراوەکانی ئیتر کۆمەڵگەی مەدەنی بێ تر چ ناوخۆیی بێ چ نێودەوڵەتی بێ راپۆرتی حکوومەت هەیە بۆ وەڵامدانەوەی ئەو راپۆرتە نێودەوڵەتیانەی کە باسی بارودۆخی ئەو وڵاتەکە بۆ نمونە کە باسی عێراق و کوردستان ئەکرێ حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی مافی ئەویان هەیە کە وەڵامی بنەوەچکە لەوانەیە زۆربەی حقائقەکان لە 100% وانە بنیان تۆ نابێ لە 100% بڵێ وایە چکە هەندێک جار هەموو کەس ینی هەموو لایەنێکی وایە و راپۆرتی سێمە ئەویش راپۆرتی ئەوەی پێڵێن راپۆرتی سێبەر ئەویش کە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ناوخۆیی دەری ئەکەن ئەوان زیاتر ئەتوانم بڵێم هەندێک زانیاری ڕاستەقینەی تێ ئەویش تا ڕادەیەک ئەتوانین بڵێن هەندێک جار زانیاریەکانیان لە 100% نیە بەڵام ئەتوانین بڵێن تا ڕادەیەک دش بە حکوومەتە ینی هەندێک مەسائلی تایە زانیاری تایە کە لەوانەیە حکوومەت زۆر پێ خۆشحاڵ نەبێ ینی بەو زانیاریانی کە هەیە لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان
يعني منها مو جارێک ئەڵێم ئەبێ بە واقعیانە بە ڕازگۆیانە ڕاستە لەوانەیە هەموو زانیاریەکان وانە بن ئەوانەی کەوانێن تەرحیکا بە دەلیلەوە کەوانە لە هەمان کاتیشە ئەوانەی کە هەیە زۆر تەبیعیە بڵێ ئێمە بە دوواداچوونی بۆ ئەەکەین یعنی هەندێک جار تاوانێک دروست لەلایەنێکی ئەمنیەوە یا لە جهتێکەوە ئەکرێ لە نەزانیەوە ئەکرێ لەوانەیە پێویست ناکە تۆ حکوومەتی هەرێم دانیشە دیفاع لە لایەنێک بکاکە ئەو پێشەلکاریە کردو بەڵکو بێ بڵێ ئێمە ئەوان هەیە بە دوواداچوونی بۆ ئەەکەین ئەگەر وایە ئێمە ئەو کەسێک کە ئەو تاوانەی کردو سزایەن یان هەندێ مەسائل هەیە نابێت تۆ تەنها بە جوانکاری بڵێ وانە و بە ڕەفزکردنی ئەو واقعی کە هەیە لەبەرەوە ئەم حقیقەتە هەیە تۆ ناتوانانی بڵێ نییە زەربی سفریکەی لە هەمان کات شەکە هەیە ئەبێ بڵێ من بەرامبەر بەمە هەیە من ئەم کارانە ئەنجامەدەم ئەم پلانانەم هەیە لە هەمان کات شەکاک زانە من بابەتێکە بۆ حەزم کرد ینی ئێستا باسی بکەم بەرامبەر بەوەش ئێمە نابێ ینی ڕۆژنامە نووسیش ئەبێ بزانێ مافی چییە و ئەرکی چییە یعنی ئەمیش بەداخەوە بۆ تەیەکێک لە کێشەکان یعنی بەداخەوە حکوومەتی هێرێم تەنها بۆ بابەتە سیاسەکان هەڵەچێ و هینیە بێ ڕەتفعلیە بێ ئێمە ئەگەر بین بۆ کاری ڕۆژنامە نووسی بەداخەوە ئێمە بۆ لایەنی کۆمەڵایەتی بۆ لایەنی ئابووری تەسیرێکی زۆر خەڵکی لەسەر خەڵکەکەی کردو بۆ مەسائلی توندوتیژی خێزانی توندوتیژی بەرامبەر بەژن توندوتیژی بەرامبەر مناڵ ڕۆژانە ئێمە ئەبینین راپۆرتی وا بڵاو ئەکرێتەوە کە ئەبێتە مایە زیادکردنی توندوتیژی کە ئەبێتە مایە ئەوەی کە شیرازەی خێزانی تێک بە بەڵام حکوومەت هێرێم بەرامبەر ئەوانە قسە ناکە بەداخەوە کە مەفروزە چ سندیکای ڕۆژنامە نووسان چ حکوومەت بەرامبەر بەوە چۆن بەرامبەر بابەتە سیاسیەکان یەکسەر کاردانەوەی هەیە و یەکسەر سزایان ئەیە ئەبێ بەرامبەر بابەتەکانی کەش ئەو ڕیاکشنەی هەبێ چونکە تۆ نابێ تەنها بۆ بابەتی سیاسیان بەداخەوە ئێمە کە ئەیان بینین ئەو ڕۆژنامە نووسانەی کە گیراون تەنها لەبەرەوە بابەتی سیاسی ڕخنەیەکی گرتووە ئەی بابەتەکانی کە تەسیل لە کۆمەلگای کوردی ئەکا کە تەسیل لە خێزانی کوردی بەداخەوەی دەسەڵات بالضبط لەبەرەوەی کە ناچێتە ئەولانە نزیک نابێتەوە لە بەرژەوەندی بەداخەوە بەرژەوەندی ئایدۆلۆژی حیزبەکان ئەوە هیچیان لەگەڵە ناوترێ لەبەرەوە ئەبێ بە یەک چاو و لە هەمان کاتیشە ڕۆژنامە نووس خۆشی بەداخەوە یعنی ئەبێ چه ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدیە چ حکوومەت خۆی سندیکای ڕۆژنامە نووس یعنی ئەبێ هوشیاری بڵاوکەنەوە بۆ ڕۆژنامە نووس بزانی ئەرکی چییە و مافیشی چییە تۆ کە ئەڵێ ئازادی معنای ئەوە نییە ئازادیەکی ڕەها بتوانی هەموو شتێک بکەی پێشێلکاری ئازادی و مافی بەرامبەرەکەت بکەی بەڵکو تۆ بزانی ئازادی تا ئەو ڕادەیە کە تۆ پێشێلکاری ئازادی بەرامبەرەکەت ناکەی لەبەرەوە تێکەڵبوونێک هەیە یعنی ئەبێ وەکو وتم هەردوو لا ئەبێ بە دوواداچوونەوە بکەن و هەردوو لا ئەبێ زۆر بە جددی کار لەسەر ئەم بابەتە بکەن چکۆ دەردی جەنابەت باست کرد ئەگەر وا بڕوە زۆر خراپ ئەبێ بۆ بەناو بانگی حکوومەتی هەرێم بەداخەوە زۆر باشە کاک بژار لە دوجارە بەڕێزت دەتەوێ چی بڵێ بۆی لە راپۆرتەکانی ساڵی داهاتوە یان بەفعلی پیشان بدرێت کە هەر خەڵکێک لەسەر کۆمنتێک لەسەر سوزانم لەسەر بابەتێک لەسەر گرژێکی سیاسی ڕۆژنامە نووسێک تۆڵی لێ نەکرێتەوە ئێمە لە سندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان بەردەوام خودی هوشیاری و خودی پێگەیاندمان بە ڕۆژنامەنووسان کردوتەوە و بەردەوامی تا ئێستا نزیکەی 1000 ڕۆژنامەنووس لە شوێنە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەشدارن لە خولو ڕاهێنانەکانی ئێمە کە پەیوەندی بە سەلامەتی پیشەیی هەیە لە جەنگ و لە ئاشتیشدا و بەردەوام ئێمە ڕێنمایشمان کردوون بەڵام بەداخەوە ئێمە جۆرێک لە ینی تێکەڵیەکێ لە نێوان فەوزا لەگەڵ فەزای ئازادی یانەوەی کە دکتۆرە باسی کرد دروستە کە دەبێت ڕۆژنامەنووسانیش بزانن شوێن و کارکردنیان و ئەو سڵاحیەتانی کە هەیەە لە ینی خۆ طبعاً کاری ڕۆژنامەنووسی چۆنیەتی سڵاحیەتیشە تۆ ئەرکچە مافچی و سڵاحیەتی هەتە لە پرسیارکردن لە قسەکردن و ئەوانە طبعاً ینی هیوادارین کە ساڵی داهاتوو کە ئێمە راپۆرتمان بڵاو کردو پێشەلکاریەکان یەک پێشەلکاری بەرامبەر بە هیچ ڕۆژنامەنووسێک لە هیچ شوێنێک لە هیچ دەستگایەک نەکرابێ وە تەمەنە دەکەن کە پرسی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان وەک بەشێک لە سیستەمی گرنگی دیموکراسی بچەسپێ و حکوومەتی هەرێمی کوردستانیش باشتر مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکە بۆ ئەوەی کە
ناچار نەبێ هەموو کات کە بڵێن لە هینی وەڵامکاری بێتن. ئەوەی کە گرینگە باسی بکەم لە کۆتاییدا ئەو ساڵی ڕابردوو بڵێن کە 2020 کە راپۆرتەکەمان بڵاو کردەوە لەم خانانەی بکە پێشنکاری هەبوون بەرامبەر بە ڕۆژنامەنووسان مەسەلەی وەکو دەست بەسەرداگرتن دەستگیرکردن شکاندنی کەلوپال و لە هەموو شکان زیاتر 25 حاڵەت بوو کە تایبەت بوو بە مەسەلەی جیاکاری لە نێوان دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان و دەستڕانەگەیشتن بە زانیاری و جیاکاری لە پێدانی زانیاری بەم کەناڵ لەگەڵ ئەم کەناڵ ینی ئەمە حاڵەتێکی خراپە لەبەر ئێمە یاسایەکمان هەیە یاسای مافی بەدەست هێنانی زانیاری بەداخەوە حکوومەت هەرێمی کوردستان تا ئێستا ڕێنمایی دەرنەکردووە بۆ ئەم یاسای جێبەجێ بکرێ ئەمەش بەشێکە لەوەی کە قسەی و باسی زۆری لەسەرەوە تێبینی زۆری لەسەرا هەم لە ئێمەش وەکو سەندیکا ڕۆژنامەنووسان تەمەنا دەکەین کە بە زووترین کات هەم ڕێحکومەت هەرێم ڕێنمایی بۆ جێبەجێکردنی یاساکە دەربکە و هەمیش هیچ پێشێلکاریەک بەرامبەر هیچ ڕۆژنامەنووسێک و مەسلەی زەختکردن لە هیچ پیشەوەر و هاوڵاتیەک نەبێ و هەمومان بتوانین بە ئازادانە ڕای خۆمان بڵێ. بەڵێ دکتۆرە دواسەرنجی خۆت ئەگەر بڵێیت. وەڵام من هەر زۆر سپاسدانەکەم بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە باسێکە مەسلەی ئازادی ڕادەربڕین بابەتێکی زۆر گرنگە ئەبێ وەکو ڕاگەیاندن جەختی لەسەر بکەن کاری لەسەر بکەن زۆر بەجددی چکە وەکووت مەسلەی ئازادی یەکێکە لە بابەتە گرنگەکان یەکێکە لە ئەتوانم بڵێم سادەترین ماف کە مرۆڤ هەیبێ لەبەرەوە زۆر گرنگە ئەگەر ئەم مافی زەوت کرێکەواتە یعنی وای لێت کە ئەنسانەکە بەداخەوە لە هەرێمی کوردستان بازنێکی بەتەکیدی وایە هیوادارین حکوومەتی هەرێم بەجددی وەرگێ لە هەمان کاتیشە تەمەنا ئەەکەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدین زۆر بەجددی کار لەسەر بکەن و سندیکا بەداخەوە هەر کاری ئەوە نەبێ بەیاننامەی ناڕەزایی دەربکە بەڵکو سندیکا بەشێکە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەبێ هەڵوێستی تونتری هەبێ لە حاڵەتێک ئەگەر هەر ڕۆژنامەنووسێک ڕوبەڕووی پێشێلکاری بەرامبەر مافەکەی بکێ ئەبێ هەڵوێستێکی تونتری هەبێ بەرامبەر بەوە چونکە سندیکای ڕۆژنامەنووسان ناوەندی ئەو ناوەندەیە کە ڕۆژنامەنووس ئەبێ هەست بکە کە ڕوبەڕووی پێشێلکاری ئەبێتەوە ڕوبەڕووی تونند و تیژی ئەبێتەوە بێ ئەو شوێنە بە شوێنێکی ئارام بۆ خۆی کە ئەو شوێنەیە کە مافی ئەپارێزێ و کاری بۆ ئەکا. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە بەسمە حەبیب مامۆستای زانکۆ سپاس بۆ بەڕێستان هەروە سپاس بۆ بەڕێز بژار حەشیم دەگرینە قیبی سەندیکا ڕۆژنامەنووسانی کوردستان. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بە یەکەوە بەرنامەی ڕاهنمان پێشکەشکردن بە هیوای ئەوەی کە ئەو نوقتە ڕەشانەی کە بۆمان دیاریەکرێت و ئەو هۆشداریانەی ئەدرێ لە هەرێمی کوردستان و ئەو بەرنامانەی کاکرێ بەو تیزاهی چاکبوون و چارەسەرکردن وەربژیرێ بۆی ئێمە ببینە زۆنێکی جوان و ڕەونەقداری چوارچەوەی دیموکراسی لە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستلانی کەم لە عێراق. هەموو لایەکتان ئەمانەتی خۆی گەورە بن خواتانەکەن.